سڵاو بینەرانی دەنگی ئەمریکا ئەم کاتتان باش من سنوورکەریمم لە شاری سلێمانی لەگەڵتانم دیاراوەی دەیبینن ئێستا ئەم گردبوونەوەیە کە گردبوونەوەی کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینیە لە شاری سلێمانی هاوکات بەشێک لە لایەنگرانی حیزب و ئەندامانی لایەنە سیاسیە ئیسلامیەکانن لە هەرێمی کوردستاندا هاوکات بەشێکی تر لە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی ئەمڕۆ لێرە گردبوونەتەوە دیاراوان دەڵێن بۆ پشتیوانیکردنە لە خوشکوبرا موسڵمانەکانمان لە کەرتی غەزە کە بەهۆی شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستینەوە دیارەگیانیان لەدەستداوە بە تایبەتیش دوای ئەو کردەی کە شەوی ڕابردوو لە یەکێک لە نەخۆشخانەکانی کەرتی غەزە ڕوویداوتیای دیاژمارێکی زۆر لە ژن و مناڵ تێیدا بوونە قوربانی ئەمان هاتوون لەبەرەوەی کە خۆیان بە هاوبەشی نازنامەدینەکەی گەڵی فەلەستین دەزانن هاتوون وەکو پشتگیری خۆیان بۆ ئەو کردەیە دووبارە دەکەنەوە. اللهم فرق جمع الظالمين وشتت شملهم واجعل بأسهم بين يا رزاق يا فتاح يا عليم يا قابض يا باسط يا خافض بێگومان ئێمە هاتوون لێرە بەشداری ئەو دەربڕینی ئەو ناڕەزاییەکەین ئەو ناڕەزاییە لە زوڵم و ستەمێک کە کراوە و لە عینی وەختا پشتگیری لە گەلی مەزلومی فەلەستین و پشتگیری لەو بەرگریەی کە فەلەستینیەکان هەیەە بۆ مقدساتی ئیسلام و ئەو تعبیرە ئەمە کەمترین ئەرکە کە بەجێیەنی لە ڕۆژاوای کوردستانە گوزارێ هەمان کارەسات نەخێر زۆری فەرقە ئەوە مەوزوعێکی بەحث سیاسیە ئەوەی کە لە ڕۆژئاوا ئەگوزارێ سەمە ڕاستە زوڵمە بەڵام ئەسبابەکانی جیاوازن هۆکارەکان جیاوازن. ئێمە وەکو مرۆڤ بەڕاستی هەمیشە دژی ستەمین ئێمە ئەوە نەچەوسێنراوینەتەوە وەکو ئەم میللەتە موسڵمانە ئەزانین کە بەڕاستی ئەم چەوسانەوەیە چ دەردێکە چ ژانێکە لەبەر ئەوە ئێمە لی تێگەین لە ڕووی مرۆیی و نەتەوەی و مسلمانەتیوە پشتیوانی لە غەزەی فەڵەستینەکەین. يا مقتدر يا مقدم يا مؤخر يا منتقم يا عفو يا رؤوف إكرام يا ذا الجلال إلى بابك ونتوسل إليك يا رب العالمين أهلي شعب فلسطين رزقار كي ويا شعب فلسطين رزقار كي الصهاينة وأعوانهم اجعلهم عبرة للمعتبرين اللهم اجعلهم عبرة للمعتبرين.